بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 88 لاپەڕە 88 ئەژمێرکردنی هزری تەواو بکە. ئەو پرسیارانە لە 20 هەتا 23 هەتا بڵێ گرنگن. مەبەست لە گرنگی لێرە کە ئەمن دەڵێم گرنگن واتای ئەوەی نییە لە تاقیکردنەوە ئەو پرسیارانە دێ، بەڵام واتای ئەوەیە ئەگەر ئەو جۆرە بیرکردنەوەی فێربی هەتایە بەکەڵکت دێ. ئێستا پرسیاری 20 ئەگەر ئەمن ژمارە 20م هەبوو جارانی ژمارە 16 زانیم دەکاتە 320. ئەوە زانیم ئەو زانیاریەم هەیە ئەگەر 20م هینا جارانی 16م کرد دەکا 320. ئەی ئەگەر 20م هینا هەمان 20 لێرە 20 لێرەش 20، بەڵام جارانی 16م نەکرد جارانی 17م کرد. ئایا ئەو 320 چی بەسەر دێ؟ کەم دەبیتەوە، زۆر دەبی، بە چەند کەم دەبی وە بە چەند زۆر دەبی. لێرە مەبەستیان ئەوە نییە ئەمن بچم ئەنجامەکەی بنووسم، چونکە هەموو کەسە و ئەنجامەی دەزانی. سفرەکەی دەنووسیتەوە، دوو جاران 7 چاردە، دوو جاران 1 2 یەکیش 340. بەڵام مەبەستیان ئەوە نییە، مەبەستیان شتەشکەیە. لێرە ئەمن چ دەکەم تۆزەک ڕوونی کەمەوە مەبەستیان چییە. 20 جاران 16 واتە ژمارە 20م هەیە 16 جار. 16 جار ژمارە 20م هەیە و 16 لێرە ئەگەر بیان ژمێرم ئەو جە پاشان کۆیان بکەمەوە 20 کۆ 20 کۆ 20 کۆ 20، بەڵام پێویست ناکە من ئەوها بکەم چونکە دەزانم ئەو 20 جارانی 16 بوویتە 320. ئەو جارەی ئەگەر هاتوو لە جیاتی 16 جار 20 چی دیکەشم هەبوو 17 جار، واتە چی لێ دێ 320. دەبی ئەمن فێر بم ئەو 320ی بینم ئەو 20ی لەگەڵ کۆ بکەمەوە، 320یش کۆی بکەمەوە لەگەڵ 20 یەکسانە بە 340. کەواتە دەگەڕێمەوە لێرە دەنووسم 340 نەک لەبەر ئەوەی ئەمن لێکدانەکەم کرد تەنیا تەنیا سیرکردنی ئەو 320. واتە ئەگەر هاتوو 20ەکە وەکو خۆیمە 16ەکە گۆڕا، ئەو 16ە گۆڕا یەکی زیاد بوو بووە 17. ئەمن چ دەکەم ئەو کات؟ ئەمن ئەو کات کارم بە 16 نییە، دەچمە لای 20ەکەی ئەو 20ەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو سەرجەمی لێکدان، لەگەڵ ئەنجامی لێکدان کۆی دەکەمەوە، ئەنجامی لێکدانیشم لێرە بەدەست دێ. دووبارە ئەگەر هاتوو 16 بە 1 زیاد بوو بووە 17، ئەمن 1 دانە 20 کۆ دەکەمەوە لەگەڵ 320. ڕاستە 16 زیاد بۆ بوویتە 17 بە 1، بەڵام ئەو 20 هەمووی زیاد دەبیلۆ ئەو 320. پێچەوانەکەی ڕاستە. ئەگەر 16 گۆڕا ئەمن 20ەکەی کۆ دەکەمەوە، گۆڕا بووە 17 واتە کۆکردنەوە. ئەو جارەی پرسیاری 21 45م هەیە، 45 جارانی 28 بوویتە 1260. ئەو جارەی 45ەکە هەمان 45 28ەکە گۆڕایە بوویتە 29 بە 1 زیاد بووە. ئەمن چ دەکەم هەتا ئەنجامەکەی بزانم؟ ئەو 45ەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 1260. ئەنجامەکەی لێرە دەنووس. کۆی دەکەمەوە
5 کۆ 0 5 کۆ 0 هەر 5 4 کۆ 6 10 و 0 کۆ 2 لێرە هیچ نییە هەردوو هەیە هەردوو یەکیش 3 و ئەو یەکەش دێتە خوارێ 1305 کەواتە ڕاستە 28ەکەی بە یەک زیاد بۆ بوویتە 29 بەڵام ئەمن 145 داوێمە سەر 1260 کۆی دەکەمەوە چونکە زیاد بوون بوو. ئێستا ڕەنگە باشتر ڕوون بیتەوە لە پرسیاری 22 13 جاران 50 یەکسانە بە 650 ئەدی 13 هەمان 13ەیە بەڵام 50یەکە بە یەک کەم بووە بوویتە 49 کەم بووە ئەنجامەکە چی لێ دێ 650 چی لێ دێ ئەو جارەی 650 بە 13 کەم دەبیتەوە کەم 13 650 13ی لێ بڕوە کەواتە ئەو ژمارەی کە دەگۆڕێ کارم بەوینە ژمارەکەی دیکە دەینم ئەگەر ئەو ژمارە گچکە بوو بۆەوە ئەو ژمارەی لێ دەردەکەم لە ئەنجامی لێکدان ئەگەر گەورە بوو ژمارەکەی کۆ دەکەمەوە 650 کەم 13 دا کەم 3 7 4 کەم 1 3 6 دێتە خوارێ ئەنجامەکە دەبیتە 637 ئەو جارەی پرسیاری 23 45 جاران 17 یەکسانە بە 765 ئەدی 45 هەمان 45 بەڵام جارانی 16 دەبی ئەنجامەکە کەم بیتەوە یان زیاد بی بێگومان کەم بیتەوە بەڵام بە چەند بە 45 کەم دەبیتەوە 45 دەردەکەم لەو ئەنجامەکە 5 کەم 5 0 6 کەم 4 2 7ش دێتە خوارێ دەبیتە 720 ڕەنگە ئەگەر تاقیکردنەوە بی ژمارەکان زۆر دوور و درێژ بن نەکاتت هەبی نەبتوانی لێکیان بدەی ناچاری ئەو ڕێسایی بەکاربینی هەتا ئەنجامەکەی ببینیەوە زۆریش ئاسانە 17 بوو بە 16 یەک گۆڕە 145 کەم دەکەمەوە لە ئەنجامەکەی لێرە 28 زیادی کرد بۆ 29 145 زیاد دەکەم بۆ ئەنجامەکەی کەواتە ڕێسا هەیە دەبی ڕێسایەکەش بزانم دەنا هەموو کەس دەتوانی بچی 45 بینی جارانی 16 بکە ئەوە کێشە نییە بەڵام ڕێسایەکەی دەبی بەکاربینم کۆپی بکە پاشان تەواو بکە ئەو پرسیارانەش لەوانە گرنگترن هەر زۆریش گرنگن زۆر پرسیاری جوانن پرسیاری 24 45 جاران 72 ئەمن دەبی تێبگەم کە لە کاتی 45 جاران 72 هەردووچیان دوو ڕەنووسینە دەبی ئەمن بزانم ئەوە 5 بەڵام ئەوە چلە چونکە لە خانەی دەیانە دەبی بزانم ئەو ڕەنووسە 2 بەڵام ئەو ڕەنووسە بەهایەکەی 7 لە کاتی لێکدان 4 جۆرە لێکدان هەیە 2 جاران 5 2 جاران 40 7 جاران 5 ببورن 7 جاران 5 و 7 جاران 40 لێرە بەو جۆرەی هەر چواریان نووسیە ئەگەر تەمەشاکەم ئەو دەیە
مانای چییە؟ مانای 2 جاران 5 دەنووسم مانای 2 جاران 5. ئەدی ئەو هەشتایە چییە؟ ئەو هەشتایە مانای 2 جاران 40 2 جاران 40. ئەدی ئەو 350 مانای چییە؟ 350 مانای 5 جاران 7 5 جاران 7. ئەدی ئەو 2800 مانای 7 جاران 40. ئەوها دەبی ژمارەکان بنووسم بەخۆشم پێویستە ئەو ڕێسایەش بزانم ئەو جۆرە لێکدانش بزانم. هەرگیز ئەو دوانە لەگەڵ یەک لێک نادرێن. هەمیشە ژمارەکەی دیکە لەگەڵ هەردووک ڕەنووسەکەی دیش لەگەڵ هەردووک لەوانە. واتە هیچ کاتێک 4 جاران 5 و 2 جاران 7 و شتیوان نییە. تەنیا 2 جاران 5 هەیە 2 جاران 40 هەیە 5 جاران 7 هەیە 7 جاران 40 هەیە. لێرە بەهایەکەش هەمووی دەنووسرێ چونکە لە خانەی دەیانە. کەواتە ئەوەش جۆرەکە لە جۆرەکانی لێکدان. لێرە بە هەمان شت 3 جاران 4 3 جاران 8 ببورن 3 جاران 8 کردیە 24. پاشان 8 جاران 20 یان 20 جاران 8 هیچ کێشە نییە 8 جاران 20. ئەوجا 3 جاران 90 چونکە 9 لە خانەی دەیانە دەکات 90. ئەوجا 90 جاران 20 یان 20 جاران 90 هیچ کێشە نییە. ئەو جۆرەش زۆر ئاسانکاریە بۆ لێکدان. پاشان هەموو ئەوانە کۆ دەکەمەوە لێرە ئەنجامی لێکدانەکەی نووسرایە 4 و 2 لەگەڵ 6 و ئەوها کۆکردنەوە. بەڵام ئەمن دەبی بزانم لێرە چ بنووسم. پرسیاری 26 ڕەنووسە نادیارەکە بنووسە باشترین شت لێرە لە خوارەوە بچمە سەرەوە. ئەوە زۆر ئاسانە. تەماشا دەکەم 5 کۆ 0 هەر 5 چ ژمارەك کە کۆی بکەمەوە لەگەڵ 0 دەبیتە 7 بێگومان 7. لێرە 1 و 1 دەکا 2 ئەو دووەش نووسرا. ئێستا هیچ نەبیزانیم ئێرە 175 ئەوجا دێمە ئێرە چ جاران 5 دەکا 5 بێگومان 1 جاران 5 دەکا 5 دەتوانم یەکی دانێم 1 جاران 5 5 پاشان 1 جاران 3 دەکا 3 لێرە کردیتە 7 کەواتە 1 هەڵەیە چ دانێم 3 جاران 5 دەکا 15 ڕاستە 3 جاران 3 9 18 بەڵام لێرە 7 کەواتە 3 هەڵەیە 5 دادەنێم 5 جاران 5 25 ئەوە 5 دوو با لێرە بی 3 جاران 5 5 جاران 3 15 کۆ 2 7 کەواتە 5 ڕاستە کەواتە لێرە 7 لێرەش 5 ئەوها تۆزە بەرەبەرە لە خوارەوە دەچمە سەرەوە. هەڵی دەکەم کێشە نییە گرنگ ئەوەیە هەڵەکەی خۆم چاکەمەوە. پرسیاری 27 هەڵە لەکوێدایە؟ هەڵەی سالار لەکوێیە؟ سالار ئەو دوژمارەی لێکدایە 3 جاران 4 12 2 1 لێرە 3 جاران 6 18 1 19 زۆر باشە. ئەوجا 4 جاران 4 16
زۆر باشە، بەڵام نابی لە ژێر دووەکەی بنووسم، دەبی ئەمن هەمیشە لە ژێر ئەو دوای سفرەکی بنووسم، شەشەکەی لە ژێر نۆیەکەی بنووسم. ئەو جا 6 جاران 4 4 جاران 6 24 کۆیەک 25 پێنجەکەی لێرە بنووسم لە ژێر دووەکەی و دووەکەش لە ژێر یەکەکەی دووەکەش لێرە بنووسم. لە جیاتی 256 دەبا ببنووسی بە ئەوها 256 سفریش لێرە. ئەو جا کۆم بکرد باوە 2 سفر ئەوە هەڵەیە هەردوو 5 و 6 15 1 و 5 6 1 7 ئەوەش 2 کاتە سالار لە بیری چووە سفردانێ لە ژێرخانە یەکە. ئەگەر سالار بەهات باو خەمڵاندنی کرد بە 64 بکرد بە 60 43 بکرد بە 40 لێکی دابە ئەنجامە کە دەیکردە 2400 ئەو کات دەیزانی هەڵای کردیا چونکە ژمارەکەیوی کردیە ژمارەکی زۆر گچکە نەیکردە 2400 کاتە هەمیشە خەمڵاندن باشە هەتا بگەڕێمەوە هەڵەکانی خۆم چاکەمەوە. ئەوە ڕاستەکەیە. ئەو ژمارە زۆر گچکەیە. تەنیا دەبوایە سفری دانابا لە ژێر دووەکەی، شەشەکەی لێرە دانابا، پێنجەکە لێرە، دووەکەش لێرە، ئەو کات زۆر ئاسان دەبوو. ئێستا پرسیاری 28 دەرەنجام ڕەنووسە نادیارەکە دیاری بکە. ئەوەش زۆر 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 گرنگە. لێرە ئەمن ژمارە سفرم هەیە کەواتە خانەی یەکان لێرە کە جارانی هەشتی کرایە بوویتە سفر. چ ژمارەک جارانی هەشتی دەبیتە سفر؟ بێگومان سفر. سفر جاران هەشت هەردەکا سفر، زۆر باشە. بەڵام سفر هەڵەیە چونکە ئەگەر سفر بە پاشان 3 جاران هەشت دەیکرد 24 لێرە دەبووە 4 هەبووە 4 نییە کاتە سفر هەڵەیە. چی دیکە جارانی هەشتی بکەم سفری لەگەڵا؟ تەنیا 5 جاران هەشت دەکات 40 سفرەکەی دەنووسم، چارەکەش لێرە دادەنێم. ئەو جا پاشی لێکدانی ئەو دوو ژمارەی ئێستا بکەم دەکاتە ئەو ژمارەیە. بەڵام ئەمن کاتم نییە لێک بدەم کەواتە دەی هەڵمەوە بۆ خوێندکاران. بەڵام 5 باشە. 35 جاران 908 یەکسانە بە ڕێیەکی تکەش هەیە بزانم سفر هەڵەیە، ئەویش ئەوەیە کە ئەگەرە من 908 هەتا ئەگەر بکەمە هەزاریش جارانی 30 بکەم دەکا 30,000 ئەوەش 31,000 کەواتە ئەو ڕەنووسەی ئێرە لە سفری گەورەترە 5 تەنیا 5 جاران هەشت دەکات 40. پرسیاری 29 کیسەڵ لە 1 خولەک 2 مەتر دەڕوە. ئایا لە 1 کاژێر چەند مەتر دەڕوە؟ پێش هەموو شتێک دەبی بزانم پەیوەندی مابەینی کاژێر و خولەک چییە؟ 1 کاژێر یەکسانە بە 60 خولەک. واتە دەمانەوێ بزانین لە 60 خولەک چەند مەتر دەڕوە. لێرە کیسەڵ دەڕوە هەر یەک خولەک بڕوە 2 مەتر. 1 خولەک 2 مەتر 1 خولەک 2 مەتری دی
یەک خولەک 2 مەتریدی ئایا لە 6 خولەک چەند دەڕوا؟ زۆر ئاسانە، دەینم 60 جارانی 2 دەکەم لە 6 خولەک 120 مەتر دەڕوا، واتە لە یەک کاژێر 120 مەتر دەڕوا، ئەو کیسەڵە بە کاژێرەک 120 مەتر. بێمە لای پرسیاری وێنە ڕوونکردنەوەیە کە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری سی هەتا 32. پرسیاری ژمارە سی. سامان گرنگی بە چاندنی پەتاتە دەدات. بەرهەمی ساڵی 2003 چەند تەن زیاتر بوو لە ساڵی 2000. لێرە بەرهەمی پەتاتە لە کێڵگەی سامان بەرهەمەکە بە تەن، خوێندکاریژیر 1 تەن دەکاتە 1000 کیلۆگرام. ساڵی 2000 بەرهەمەکەی 20 تەن بوو، ساڵی 2001 بەرهەمەکەی 25 تەن بوو، ساڵی 2002 بەرهەمەکەی 30 تەن بوو، ساڵی 2003 بەرهەمەکەی 35 تەن بوو. ساڵی 2003 چەندی زیاترە لە ساڵی 2000. 35 ساڵی 2003 کەم 35 کەم 20 کەواتە 35 دەینم 20 لێ دەردەکەم، یەکسانە بە 15 تەن زیاتر بوو. بەرهەمی پەتاتە لە مابەینی ساڵی 2003 و ساڵی 2000. پرسیاری 31 داهاتی سامان لە ساڵی 2003 گەیشتە چەند ئەگەر هەر تەنێک پەتاتە بە 123,000 دیناری فرۆشت بی. داهات واتە هەموو پارەکە کردیە چەند. ئەگەر 1 تەن بە 123 بی، ئەدی 35 تەن بە چەندیە؟ 35 تەن لە ساڵی 2003 دەچم 123,000 جارانی 35 دەکەم. ڕێیەکی ئاسان هەیە لۆ جاران 123ەکەی دەکەمە 100 و 23. 35ەکەی وەکو خۆی دەهێڵمەوە، هەر جارەی 35 جارانی 100 دەکەم، زۆر ئاسانە. 2 سفرەکەی دەنووسم و 35ەکەش دەنووسم، ئەو جە 35 جاران 20 کە 7 سفرەکەش دێتە خوارێ 700، ئەو جە 35 جاران 3 کردیا 105. ئێستا ئەو سێ ژمارەی کۆ دەکەمەوە، کۆکردنەوە 3500 و 700 و 105 کردیا 4305، بەڵام دەبی بنووسم 4305 ئەوها 4305 ئەو جە 3 سفریش دانێم چونکە 1000 دیناری بوو 123,000. ئێستا ئەگەر دابڕینەکان بکەم، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، پارەکەی هەمووی کردیە چەند؟ لە فرۆشتنی پەتاتە 4,305,000 دینار. داهاتەکەی لە فرۆشتنی پەتاتە لە ساڵی 2003. یان ئەو ژمارەم کە نووسی لە تەنیشتی دەنووسم 1000 دینار، ئەوەش هەر ڕاستە. ئەگەر ناسێ سفرەکەی زیاد دەکەم. ئەوە داهاتەکەی بوو پارەکەی لە ساڵی 2003. پرسیاری 32 سامان بەرهەمەکەی لە پەتاتە بۆ ساڵی 2004 بە چەند
دەخەمڵێنی ئەگەر پشت ببەستی بەم وێنەی ڕوونکردنەوەیە، واتە ئەگەر هاتوو زیادبوونەکە بە هەمان شێوە بڕوە، واتە هەموو ساڵێ 25 تان زیادکە، چونکە وەکو دەبینین هەر ساڵی 25 زیاد دەکە، 20 25 30 35. ساڵی 2004 چی لێدێ؟ ساڵی 2004 دەبیتە 40 تان. ساڵی 2004 چونکە ساڵی 2003 35، ساڵی 2004 5 تەنیش زیاد دەبیتە 40 دانە تەن، واتە وێنەکە ئەوها دەڕوە. ئەوە خەمڵاندنە بۆ ساڵێکی دیکە ئەگەر بە هەمان شێواز زیاد بکە بەرهەمەکەی، کەواتە وەڵام 40 تان ساڵی 2004. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 8 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.